سەرەتاوە تا کۆتایی کۆنگرا بارزانی ڕووی لە نێچیروان بارزانی و مەسرور بارزانی بوو. لە ڕۆژی یەکەمی کۆنگرەکە و ڕۆژی کۆتاییدا بارزانی دوو جار لە گوتارەکەیدا پەیامی ئاڕاستەی هەریەکە لە نێچیروان بارزانی و مەسرور بارزانی کرد. ڕەنگە پەرۆشی بارزانی بۆ یەکگرتووی برازاکەی و کوڕەکەی کە ئێستا هەردووکیان جێگیری سەرۆکی پارتین لە خۆڕا نەبێت و درکی بە شتێک کردبێت. بارزانی لە زاری خۆیەوە دەڵێت لایەن و کەسانی دیکە چاوەڕوانی لەگلەتبوونی پارتی. ئەم گوتەی بارزانی و ڕەخنەی ئەو کەسانی دەرەوەی پارتی ئەوە دەگەیەنێت کە دوو جەمسەریەک لە خوار بارزانیەوە شۆڕ بۆتەوە. بەڵام بارزانی خۆی خاڵی کۆکەرەوەی ئەم دوو جەمسەرەیە کە نێچیروان بارزانی و مەسرور بارزانی سەرۆکایەتی دەکەن. جناب بارزانی پێش ئەوەی کە وەفات بکات وەسیەتی کرد لە من و کاک ئیدریس. گوتیە بی ئێوە یەک گیان بن لە دوو قالبدا، یەک گیان لە دوو قالبدا. الحەمدولillah ئێمە وەسیەتەکەی ئەومان بەجێ گەیاند. من و کاک ئیدریس ئەو برا گەورەی من بە دڵ و گیان ئێمە وەسیەتەکەی بارزانیمان بەجێ گەیاند. ئەو ڕۆژەش کە من نێچیروانم پێشنیار کرد و ئەویش مەسروری پێشنیار کرد، ئەمە پەیامێکی ڕوون و ئاشکرایە کە ئەوانیش وەکو من و ئیدریسە بن. من داوای سەرکەوتنیان بۆ دەکەم و من عینی ئەو وەسیەتەی بارزانی لە من و ئیدریسی کردمیش ئەوە لەوە نەکەم. هەندێک لایەن ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەشیان دروست کرده بوو بە تەمای ئەوە بوون کە پارتی لەتلەت دەبی، ئیتر وەکو خەرتەلی بلاشەنیە دێن هەر یەکێ بخۆی پارچەیەک لە پارتی دەبە، وا تەسەووریان کردبوو. کۆنگرەی پارتی جگە لە گوتەکانی بارزانی و داواکاریەکانی لە نێچیروان بارزانی و مەسرور بارزانی دەرەنجامی دیکەی هەبوو. بە گوێرەی بەدواداچوونەکانی زوم بە سەرۆک و جێگرانی سەرۆک و ئەندامانی کۆمیتەی ناوەندی 8 کەسی بارزانی لە ناوەندی بڕیاری حیزبەکەدان کە ئەوانیش مەسعود بارزانی، نێچیروان بارزانی، مەسرور بارزانی، سیدات بارزانی و سیروان بارزانی و دڵشاد شەهاب بارزانی، ڕێبەر ئەحمەد بارزانی و عەبدولموهەیمەن بارزانی. هەروەها لە کۆی 51 ئەندامی کۆمیتەی ناوەندی هەڵبژێرا و تەنها 22یان کادری تازەن و ئەوانی دیکە کە ژمارەیان 29 ئەندامە پێشتر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بوون. پێکاتەی ئێستای کۆمیتەی ناوەندی پارتی نزیکەی لە 14 لە ژنان پێکدێن. هەروەها سەرۆکاتی پارتی و کۆمیتەی ناوەندی حیزبەکە نزیکەی لە 15 بارزانی. نیلی و سەوزەکانی پێشوو نەچوونە کۆمیتەی سەرکردایەتی. گۆشەیەکی دیکەی کۆنگرەی 14 پارتی ئەو کاندیدانە بوون کە پێشتر لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتیان هەبووە. ئەوانیش ڕێباز حەملان، محەممەد حاجی، مەسعود حەیدەرن کە پێشتر ئەندامی جڤاتی نیشتیمانی گۆڕان بوون و کاندیدی بارەگای بارزانی بوون بۆ سەرکردایەتی، بەڵام دەرنەچوون و نەبوونە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی. هەروەها عارف ڕۆژدی کە پێشتر ئەندامی سەرکردایەتی یەکێتی بوو چانسی ئەوەی پێ نەدرا ببێتە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی.